کورسی پێکاتەکان هەڕەشەیەکی نوێی پارتی لە یەکێتی تورکمانەکان بە فەرمی لەسەر سکاڵای یەکێتی تورکیا ئاگادار دەکەنەوە هەرچەندە دەبوو ساڵێک لەمەوبەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرایە بەڵام بەهۆی درێژکردنەوەی وادەی ئەم قوڵی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنەکە دواخرا بڕیاریش بوو بەهۆی بەسەرچوونی ماوەی یاسای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان یاساکە هەموار بکرێتەوە بەڵام بەهۆی کێشینی وان یەکێتی و پارتی لەسەر کورسی پێکاتەکان و سیستەمی هەڵبژاردنەکان ئەوەش نەکرا دوای نزیکەی 6 مانگ لە درێژکردنەوەی ماوەی ئەم خولەی پەرلەمان دادگای فیدراڵی عێراق درێژکردنەوەی پەرلەمانی کوردستانی بە نادەستوری لە قەڵەمدا و سەرجەم بڕیار و پرۆژە یاساکانی دوای ئەو بەروارەی ڕەتکردەوە پەرلەمانی کوردستان سڕ کرا و حکوومەتی هەرێمی کوردستانیش بوو بە کاربڕێکەر بەڵام کێشی نێوان پارتی و یەکێتی لەبارەی کورسی پێکاتەکان و سیستەمی بازنەی هەڵبژاردن کۆتایی نەهات بۆ یەکێتی دوو سکاڵین لە دادگای فیدراڵی دژی پەرلەمانی کوردستان و یاسای هەڵبژاردنەکان تۆمار کرد بە فەرمی ڕۆژی 30 ئایاری 2023 دادگای باڵای فیدراڵی عێراق درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانی بە نادەستوری دانا و ڕایگەیاند بە گوێرەی بڕیارەکە هەموو ئەو بڕیارانەی لە دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانەوە دراون واتە دوای 6 یانزەی 2022 بە پوچەڵ دەژمێردرێن لە نێوانیاندا 6 یاسا و بڕیاری ژمارە 10 پەرلەمان کە بەپێی بڕیارەکە پارتی دەیوت کۆمسیۆن کارهاکراوەتەوە یەکێتیش ڕەتی دەکردەوە ئەمەش ناکۆکی لە نێوان هەردوولادا دروست کرد زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە دژی یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم لە دادگای فیدراڵی عێراق دوو سکاڵای تۆمار کردووە لە سکاڵای یەکەمدا زیاد جەبار داوا دەکات دادگا مادەکانی 1 و 9 و 22 و 36 یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کرا و بە نادەستوری هەژمار بکات لە سکاڵای دووەمیشدا داوا دەکات دادگا ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بە نایاسایی بزانێت و ئەندامێتیان هەڵبۆشێنێتەوە بەهۆی تەواوبوونی ماوەی یاساییان پێشتر دووجار لە ساڵی 2014دا دوای دەست بەکاربوونی یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان و ساڵی 2021 لە سەردەمی ڕێواسپایەخ سەرۆکی پەرلەمانی کوردستاندا فراکسیۆنەکانی یەکێتی گۆڕان کۆمەڵ و یەکگرتوو داوای هەمواری یاسای هەڵبژاردنیان کردەوە واویستویانە پێکاتەکان لیستی دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبێت و لەسەر بنەمای ڕێژەی دانیشتوان کورسیەکان دیاری بکرێت بە گوتەی خۆیان ئەوەش بە هۆکاریەوەی نوێنەری پێکاتەکان نزیکن لە لایەنێکی سیاسی و لە پرسەکان باڕاستی ئەو لایەنە دەنگ دەدەن بەڵام هەردوو جارەکە پارتی شکستی بە هەوڵەکانیان هێنا و توانیوێتی گرەوەکە بباتەوە بەڵام ئەم جارە کێشەکەن لە دادگای فیدراڵی و ئەوەش پارتی نیگەران کرد و پێی وایە کە یەکێتی دەتوانێت لە ڕێگەی بەغداوە مادەکان هەموار بکاتەوە بەهۆی نزیکیان لە بەغداوە هەروەها دەتوانن دەستکاری مادەکانیش بکەن بەڵام تاوەکو ئێستا هیچ دانیشتنێک لەبارەی سکاڵاکانەوە بەڕێوە نەچووە ئەو مادانەی لە یاسای هەڵبژاردن یەکێتی سکاڵای لەسەر تۆمارکردوون ئەمانن مادەی یەکەم پەرلەمانی کوردستانی عێراق لە 111 ئەندام پێک دێت مادەی نۆیەم هەرێمی کوردستانی عێراق بە یەک ناوچەی دەنگدان دادەنرێت مادەی 22 هەر کیانێکی سیاسی لە هەرێمی کوردستان بۆی هەیە لیستێکی تایبەت بە بەربژێرەکانی خۆی لەسەر ئاستی کوردستانی عێراق پێشکەش بکات کە ڕێژەیەک ئافرەتی تێدا بێت و لە 100 کەمتر نەبێت مادەی 36 یەکەم 5 کورسی بۆ کلدان و سریان و ئاشووری تەرخان دەکرێت بەربژێرەکانی و پێکاتەیە کێوەڕکەی لەسەر دەکەن دووەم 5 کورسی بۆ تورکمانەکان تەرخان دەکرێت بەربژێرەکانی و پێکاتەیە کێوەڕکەی لەسەر دەکەن سێم 1 کورسی بۆ ئەرمەنەکان تەرخان دەکرێت و بەربژێرەکانی و پێکاتەیەش کێوەڕکەی لەسەر دەکەن پەرلەمانی کوردستان لە 111 کورسی پێکاتۆ و 11 کورسی پەرلەمان بۆ تورکمان و کریستیان و ئێزیدی و ئەرمەنەکانی کوردستان وەک کۆتا تەرخان کراوە و تورکمانەکان 5 کورسی کۆتای پەرلەمانیان مسۆگەر کردووە کێشەکە لەبارەی چییە؟ ئەوەی پارتی لێ نیگەرانە مادەی 1 و مادەی 36 کاوکات تورکمانەکانیش لێ نیگەرانن چونکە یەکێتی داوا دەکات ژمارەی کورسی کۆتاکان بکرێتە 5 بۆ 6 کورسی لە کۆی 11 کورسی پێکاتەکان و هاوشێوەی ساڵی 2005 لێ بکرێتەوە کە ئەو کات مامجلال بڕیاریدا کورسی کۆتاکان زیاد بکرێت بەڵام پارتی تورکمانەکان لەو بڕیارە نیگەرانن تورکمانەکان بە جۆرێک نیگەرانن کاڕۆشەی بەکارهێنانی تورکیا دەکەن و تەنانەت بە فەرمی تورکیاشان ئاگادار کردوتەوە پارتی تورکیا بە فەرمی دژی ئەوەن یاساکە گۆڕانکاری تێدا بکرێت و هەموار بکرێتەوە هەروەها تورکیا هۆشداری داوە کە حیزبە سیاسی تورکمانەکانی هەرێمی کوردستان داوا دەکەن کورسیەکانیان لە پەرلەمانی کوردستان زیاد بکرێت بۆیە نوێنەری حیزبە تورکمانەکانی هەرێم لەو بارەیەوە هەفتی ڕابردوو کۆبوونەوە و لە کۆبوونەوەکەدا نوێنەری 5 کۆنسوڵخانی وڵاتانی ئەوروپا ئامادە بوون تێیدا گفتوگۆیان لەسەر کورسی تورکمانەکان لە پەرلەمانی کوردستان کرد و داواشیان کرد کورسیەکانیان زیاد بکرێت
نەکەم بکرێتەوە. مونا قاوەچی سکرتێری خولی 5 پەرلەمانی کوردستان لەو بارەوە ڕایگەیاند. تورکمان سێیەم پێکهاتی عێراق و دووەم پێکهاتی هەرێمە. 5 کورسی بۆ کۆتای تورکمان قبول کراو نییە. ئێمە ڕێگەی یاسایی بۆ بەرگریکردن لە خۆمان دەگرینەبەر. بە وتەی مونا قاوەچی تەنانەت دەتوانین داوا لە دەوڵەتێکی دراوسێ کە مەبەستی لە تورکیایە بکەین بۆ دەسوەردان و بەدیهێنانی مافەکانمان. ئاماژەی بەوەشدا یەکێتی دەیەوێت لە ڕێگەی سکاڵاکانیەوە نەتەوەی تورکمان بسڕێتەوە. هاوکات هیمداد بیلال ئەندامی فراکسیۆنی تورکمان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەوان داوایان کردووە کە پێویستە کۆتای تورکمانەکان لە پەرلەمان زیاد بکرێت نەکەم بکرێتەوە، چونکە نەتەوەی تورکمان لە هەرێم لە دوای پێکاتی کوردەوە گەورەترین پێکاتی هەرێمن. هەرچەندە ئامارێکی ورد و فەرمی بەردەستیە لەبارەی ژماری تورکمانەکانی هەرێم، بەڵام بەپێی ئاماری ساڵی 1957 کە تا ئێستاش لە عێراقدا پشتی پێدەبەسرێت، ڕێژەی تورکمانەکان لە سەدا 2.3 دانیشتوانی عێراقی پێکهێناوە و لە شارەکانی کەرکووک، دیالا، نینەوا و باکووری بەغداد، هەروەها لە ناوچەکانی جەلەولا، سعدیە، کفری، سلێمان بەگ و دووز و یەنگیجا، داقوق، تەلافەر نیشتەجەن. ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی عێراق و وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە هەوڵەکانی کەمکردنەوەی ژماری کورسی کۆتای تورکمان و کریستیانەکان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند و گوتی لە ڕاستیدا ئێمە نەک 5 کورسی کۆتا داوای کورسی زیاتر بۆ تورکمانەکان دەکەین. ئێستا کێشەکە لە دادگای فیدراڵی عێراقا. دادگای فیدراڵیش بەپێی یاسا دەسەڵاتی هەیە و لە تایبەتمەندی دادگای فیدراڵیە کە چاودێری یاسای حکوومەتەکانی ناوە دوو هەرێم بکەن، جا بڕیارەکە شیرین بێت یان تاڵ بێت. بۆیە دادگاکە بۆی هەیە سکاڵاکی یەکێتی لەسەر پێکهاتە و یاسای هەڵبژاردنەکان وەربگرێت، چونکە لەسەر چەند بڕگەیەکی یاسای هەڵبژاردنە بەپێی دەستور هاوڵاتیان یەکسان و تەنها باسی کۆتای ژنان کراوە کە ئەسڵ ئەوەیە نابێت کۆتا هەبێت، تەنانەت کۆتای ژنانیش لە وڵاتانی دیموکراسیدا بوونی نییە. پارتی ترسی لە لەدەستدانی باڵانس هەیە و یەکێتیش ترسی لە تورکیا هەیە. ئەگەر دادگای فیدراڵی یاساکە هەموار بکاتەوە کورسیەکان کەم بکاتەوە، ئەوە یەکێتی ڕووبەڕووی هەڕەشە و ململانەی دیکە دەبێتەوە لەگەڵ تورکیا، چونکە ساڵانێکە تورکیا کار لەسەر زیادبوونی هەژمونی و پۆی دەکات لە عێراق و هەرێمی کوردستان. ئەوە شێکێتی ڕووبەڕووی مڕوومۆچێکی دیکەی تورکیا دەکاتەوە و دەبێت باجەکەی بدات. لەو سەریشەوە ئێران لە کەمیندایە لە ڕێگەی یەکێتی و گورزەی لە تورکیا بدات لەسەر کورسی پێکهاتەکان. لەو لاشەوە پارتی ترسی لەوە هەیە ئەگەر بێت و کورسی کۆتاکان کەم بکرێتەوە بۆ 6 یان 5 کورسی، ئەوە زۆرینەی پەرلەمانی کوردستان لەدەست دەدات و جارێکی دیکە ڕووبەڕووی هەمان کێشەی زۆرینە و کەمینەی پەرلەمان دەبێتەوە وەک ئەوەی لە ساڵانی 2014 و 2015 ڕوویدا لەبارەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان.